أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وبشر الذين آمنوا وعملوا الصالحات أن لهم جنات تجري من تحتها الأنهار. آتي جمال بيستبين سورة البقرة. خواهي قول فرمان ببيغمبر ذكا صلى الله عليه وسلم مجدب دبو إيمان داراني كواكر دوي تساق دكن وهي كوا بهشتان يتيان لو آما ذكرى كروبار لجير قصر كانيانو روبار لجير دار كانيان دروا ديار خواهي قول لو آتوا لسندين آتي تر لبون مولا لسورة التوبة لسورة يونس لسورة ياسين مجدب إيمان داران ددا وهروها کاتێکەوە ئیماندار لەسرە مەرگە مەلائکەت مژدەی پێدەدەن وەکو خوای گەور لە سوورەتی فوسیلەتدا دەفەرمی إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون لەسرە مەرگ مژدەی بەهەشتی پێدەدەن وهروها جبريل عليه الصلاة والسلام مجدب أمت ددا كاتكوا دفرمي لحديث صحيح ذاك بخاري مسلم رواية كردية بشر أمتك أنه من مات لا يشرك بالله شيئا دخل الجنة واتيا رسول الله صلى الله عليه وسلم مجدب دب أمتك هر يقلوان بمري شريك لبو خوا بريار ندا دسيت بهاشت وبيغمبر صلى الله عليه وسلم مجدد دا مژدەی بە تاک دایە و مژدەی بە گشتی دەدا لەوانە کەعبی کوڕی مالک خوای لێ ڕازی بی کاتێکەوە تەوبەکەی دادەبەزی و باوەحی لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیتر کەسێک دەنێری بە دوایدا هەر لە ڕێگادا ئەو کەسە بەدەنگێکی بەرز ئەو مژدەیە بە کەعبی کوڕی مالک دەدا و پێی دەفەرمی ئابشر یا کەعب بن مالک مجدد لێبیک ئەی کەعبی کوڕی مالک دەفەرمی کەعبی کوڕی مالک لە خۆشیان ئەو جلکەی کە لەبەری بوو یەکسەر لەبەر ئەو کەسەی دەکا و پێی دەبەخشی دەڵێ وەڵڵاهی غەیری ئەوەشی چیترم نەبوو کاتێک کە دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەفەرمی ئابشر بخەیر یەوم مەڕ عەلەیکە منذ ئەن وەلەدەتکە ئومک مجدد لێبی بە خۆشترین و چاکترین ڕۆژ کە بەسەرت داهات لەو کاتێک کە لەدایکت بووی هەتاکوی ئێستا وهروها پێغەمبەر صلی الله عليه وسلم مجدب أمت ددا بهاتني مانجي رمضان كاتكوا لحديثك دا إمام أحمد روايات كردي وأبو هريرة جيريتوا خويل رازي بدفرمي قال رسول الله صلى الله عليه وسلم يبشر أمته وتبيغمبر صلى الله عليه وسلم فرموي وكو مجديق لبو أمتكي فيان دفرمي قد جاءكم شهر رمضان شهر مبارك بتحقيق مانجي رمضان هات كمانجي چي پر بركته خواي گورتيدا فرضي كردي كوا بروجيبن ئەو مانگەی کە تێیدا دەرگاکانی بەهەشت دەکرێتەوە دەرگاکانی جەهەنەم دادەخرێ شەیتانەکان دەبەسترێنەوە شەوێکی تێدا چاکترە لە هەزار مانگ ئینجا دەفەرمی هەر کەسێک لەو شەوە مەحروم بی ئەوە بەڕاستی مەحرومە ئیتر ئێمەش لە خوای گەورە دەپاڕینەوە خوای گەورە ئەو مانگەمان بە قسمەت بکە بە ڕۆژی بوونی و هەروها تەراویحی عیبادەتکردنی بەگشتی و هەروها بێبەشمان نەکاتن لە خێر و ئەزر و پاداشتی لەیلەتول قەدر کە ئەزر و پاداشتەکەی بە هەزار مانگە ئیتر دووبارە دەڵێن مژدەی مانجی ڕەمەزانتان لێبی